هاوکارەکانمان بە یەک بکەن و ئەو کەسانێکە یەکیان خۆش دەوێت پێویستە کە دایک و باوکەکان ڕێگریان لێ نەکەن لەبەرەوەی خۆشبەختی بە پارە و بە ماڵی دنیا نییە، خۆشبەختی ئەوەیە کە دوو کەسێکیان خۆش بێ و بە یەک بگەن. هیوادارم پشتگیرێکی باش بکرێت بۆ ئەو کەسانەی و بۆ ئەو گەنجانەی کە یەکیان خۆش دەوێ و حەز دەکەن پرۆسی زەواج پێک بینن. هیوادارم کە دایک و باوکەکان ڕێگری لە کچ و کوڕەکانیان نەکەن. لە کۆمەلگا ئێمەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەیرانێکی گەورە توش بە کچ و کوڕان و قەیرەکی زۆر مایتەوە لە کچ و کوڕان، ڕادەکی ڕێژێکی بە زۆرە کارەساتە لەو وڵاتە. دایکان و باوکان پێویستە هاوکاری کچ و کوڕەکانیان بکەن، ڕێگایان بدەن، مافی خۆیتی ئاسانکاریان لۆ بکەن. ڕێکخراو هەبی هەستی بە شتێ مامۆستای ئاینی زۆر خێڵ هەیە کۆنەپەرستیە کچی خۆی نادەدەن خێڵی تر یان سەرمایەدار نەبی، یان خۆی دایک و باوکی خۆی حەز کردەوە بە خۆشەویستی یەکدرا هەڵوازە، بەس لێ ناگەرێت کچ و کوڕەکەی بە خۆشەویستی هاوسەرگیری پێک بینی. Anne babalara buradan sesleniyorum. Sevenlerin önünde durmasınlar. Onlara engel olmasınlar. Çünkü para, pul, altın, ev, araba hiçbiri önemli değil. İki kişi birbirini seviyorsa her şeyle mutlu olabilir. Paraya bakmayın, pula bakmayın, altına bakmayın, arabaya bakmayın. Hiçbiri önemli değil. Gerçekten her şey geçici.